دایک و باو بەسەرەکی ڕەفیقی خراپ دایک و باوک ئەو بە ئیشی بەس دەبی دایک و باو ئاگان لێ بیتن ئەو منداڵانە یعنی فێرە جغارە نەبن و مستەقبەلێکی خراپیان دەبیت. تووشی دیاردەیەک بووینە جگەرە کێشان ئەو نەمانی کۆمەلک ڕێز و احترام لە ناو منداڵان ڕێژەی خوارەوە ڕێژەی 15 ساڵ 14 ساڵ ئەو منداڵانەی دەبێت لەو تەمەنە فێری ئەدەب بن فێری احترام بن فێری ئەوەی بن ناو کۆمەلگە چۆن هەڵسوکەوت بکەن بەداخەوە لەبەر نەبوونی سیستەمێکی باش پەروەردەیەکی باش لە ماڵ دوایان لە مەکتەب پاشان لە کۆمەلگا تا تەمەنی 15 و 16 و 17 و 18 بە شەرمە قسەمان دەکرد بە نوعك حياة قسمان دەکرد لەگەر بێوتری خۆمان ئێستاش لەگەرا بێت بەس بەداخەوە ئەوەی نابینین لە جیرێک تازە داکوڵات دەبی نسحەتی منداری بکاتن پێیان بڵێ جغارە خراپە جغارە خواردن باش نییە لۆ ناو ماڵ مندار لە دەرەوەی ئەو خەڵکە جغارە خواردن شتێکی خراپە ئەبێ ئێمە وەکو کۆمەلگەی ئێمە نسحەتی داکو بە نسحەتی مندارەکان بکەین کە نێرین جغارە بخواتن پێیان بڵێ وە ئێلامیش بکتەوەی ئەوەی کە ڕێ پێشان دەربی بۆ نەهێشتنی جغارە و بۆ نامانی جغارە خواردن لەناو کۆمەڵەکەی ئێمەدا. دایکان و باوکان ئاگیان لە مناڵەکانیان بێت کە بە هیچ شێوەیەک نەچن بۆ دەرەوە فێری جگارە کێشان بوون کە لە تەمەنی 9 ساڵی و 10 ساڵیدا فێری جگەرە کێشان دەبن و ئەم هۆکارش دەگەڕێتەوە سەر برادەر کە هاوڕێی خراپیان هەیە. Thank you.